نشمیل علی خانمە شاعیری کورد توانی لە نێو چەندان نووسەر و شاعیری تردا ببێتە خاوەن خەڵاتی داهێنەرانی ستایش بۆ یەکێک لە بەرهەمەکانی بە ناوی ببە بەبا کە ئەم بەرهەمە یاخود ئەم چالاکیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ساز دەکرێت و ساڵانە ساز دەکرێت زیاتر بۆ ئەو بەرهەمانش ئەتوانن بەشداری بکەن کە شاعیرانیان نووسەران ئەگەر بەرهەمەکانیشیان بڵاو نەکرابێتەوە هەر ئەتوانن بەشداری تیادا بکەن و زیاتریش بۆ ئەوەیە کە ئەو کەسەی کە خەڵاتەکە بەدەستەهێنێت لە دواتردا ئەگەر بەرهەمەکەی بڵاو نەبووتەوە بتوانێت بڵاوی بکاتەوە. کتێبێکی شعری بە ناوی ببە بەبا کە چاپی ساڵی 2022 خانمە شاعیر نەشمیل علی بەرزنجی لە نێو پێشبڕکێی چەندین نووسەردا توانی خەڵاتی داهێنەرانی ستایش بەدەست بهێنێت. لەم ڕێو ڕسمەدا کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ساز درابوو شاعیران و نووسەران دەتوانن بەرهەمەکانیان ئەوانی کە چاپ کراون و چاپیش نەکراون بۆ ئەوەی دەرفەتێک بێ بۆ لە چاپدانی ئەو بەرهەمەی لیژنەکە بڕیار دەدات کە باشترین بەرهەمیان لە چاپ بدرێت. یانەکەین بەخێر بن سەر و سەر چاومان ئەوەی کە داوەرەکان هەڵیان سەنگان کۆتا مەرحەلە و هۆناغەکەی و بوو کە ئێمە بین لەگەڵ خودی ناوەندەکانی چاپ کە پێشتر وعدەی یارمەتیان دابوو بە ئێمەیان ڕێ بکەوین لەبەر خاترەوەی کە ئەو کتێبانەی چاپ نەکراون ئێمە چاپیان بکەین. تیمی پرۆفشناڵ هەیە کە کاتە کتێبی دەن و هەروەها ئەمانیش دەسەر لەونە دووبارە ئەناسرێن وەکو کۆڕی پەردەلادانیان پێویستێ هەموویەم کارانە وەکو بەڵێن و وعدەیەکە کە ئێمە بە خەڵکی خۆمانمان داوە. ساڵهایە مەسەلەن نووسەر و شاعر دانیشتن و بەرپرسان لەسەرەوە ئەمجار بەرپرسان لە خوارە و شاعران و نووسەران لەسەر زۆر دۆستان ماوەی هەمەیەکەی دەستان پێشن. سڵاو و ڕێزمەیە لە خزمەتی هەمووتانە بەخێر بن زۆر خۆشحاڵم بە هاتنی هەمووتان. براوەکانی بەشی